إن محمدا عبده ورسوله. أما بعد، فإن أصدق الحديث كلام الله، وأحسن الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وإن شر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، گومانی تیانە پێش هاتنی پێغمبەری خوا صلی الله عليه وسلم خەڵک لە گومڕاییەکی ئاشکرایە بوو، لە جەهل و نەفامیە بوو، شەریکیان بۆ خوای گەورە بڕیارەدا، زوڵم و ستەمیانە کرد، لە نێوان یەکتریانە چەوسانەوە، ئەوەی کەوا بەهێز و بەقووەت بوایە بێهێز و بێدەسەڵاتیە چەوسانەوە مافیە خوارد. کۆمەڵێک خۆڕەوشتی زۆر ناشرین لە ناو خەڵکیە زۆر باو بووە. خوای گەورە و میهرەبان بە فەزڵ و ڕەحمەت و بەزەیی خۆی پێغەمبەر محەممەدی نارد عليه الصلاة والسلام، ففتح الله به أعينا عميا وآذانا صما وقلوبا غلفا. خوای گەورە و میهرەبان بە هاتنی پێغەمبەر عليه الصلاة والسلام پێشچاوی خەڵک ڕوونا کردەوە، خەڵکی بەهۆشی خۆی هێنایەوە بەو پەیامەی کە بە پێغەمبەرە هات عليه الصلاة والسلام. خەڵک بۆیان دەرکەوت کە باش و خراپە چییە، چی ئەبێتە مایی ئاسوودەبوون و بەختەوەربوونیان لە دنیا و قیامەتە. کاتێ پێغەمبەر عليه الصلاة والسلام بەم پەیامە هات، دوو مەبەستی زۆر گرنگی هەبوو. مەبەستی یەکەم ئەوە بوو کەوا ئەم پەیامەی خوای گەورە و میهرەبان بە جوانی بگەێنێ بە هەموو خەڵکی بەبێ ئیستیثنا و جیاوازی. ئەوەی کە خوای گەورە فەرمانی پێکردووە بیگەێنێ بە هەموو خەڵکی. ئەمە هەدەفی یەکەمی پێغەمبەرە عليه الصلاة والسلام. هەدەفی دووەمی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ئەوەیە کەوا چۆن پارێزگاری لەم ئامانج و لەم هەدەفە گەورەیە بکە، چۆن پارێزگاری لێ بکە و دیفاعی لێ بکە و سنووری بۆ دابنێ، بۆ ئەوەی کەوا فێڵ و فرت و چەواشەی چەواشەکاران کاریگەری نەبێ لەسەر خەڵک تا ڕۆژی قیامەت، بۆ نزیک بوونەوە لەم نور و ڕووناشیە، و بۆ ئەوەی کەوا ئەم نور و ڕووناشیە ئەم حەق و ڕاستیە بەردەوام بێت تا ڕۆژی قیامەت. بەڵام دیارە کاتێ پێغەمبەر هات عليه الصلاة والسلام بە حکمی ئەوەی کەوا وەحی خوای گەورە و میهرەبان یەک ناگرێتەوە لەگەڵ زۆرێک لە هەوە ئارەزۆکانە، واتە زۆرێک لەو عیبادەتانەی کە خوای تەعالا فەرزی کردووە لەسەرمان یەک ناگرێتەوە لەگەڵ هەوە ئارەزووە. هەوا ئارەزوو داوای شتێکت لێکا، خوای تەبارەک و تەعالاش داوای شتێکی ترت لێکا کە پێچەوانەی هەوا ئارەزووە. هەر بۆیە هەوا ئارەزوو پەرستەکان و ئەوانەی کەوا بەرژەوەندی و مەسلحەتی تایبەتیان هەبوو لە دنیاە، لە پلە و پای بەرز، لە سەرۆت و سامان، لە ژێردەستەکردنی خەڵک، هەندێک کەس هەبوون بە هاتنی پێغەمبەر عليه الصلاة والسلام و پەیامەکەی ئەمانەیان لەدەسەدا. هەر بۆیە هەرچیان پێکرا لە دژایەتیکردنی ئەم پەیامی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ئەنجامیاندا. هەرچیان پێکرا قسووریان نەکرد. جارێ لە سەرەتا هەوڵیاندا لە ڕێی گفتوگۆکردن و قسەوە، لە ڕێی شوبهە و گومانەوە ڕێگر بن لەو پەیامی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام. هیچ نەما لە تانە و تەشەرە لە پێغەمبەری خوای نەدەن عليه الصلاة والسلام. دەیانوت ئەمە ساحرە، دەیانوت ئەمە کەذابە، دەیانوت ئەمە دەجالە، دەیانوت ئەمە شاعرە، دەیانوت ئەمە پندی پێشینان باسەکە، دەیانوت ئەمە کوڕوباوک لێکەکە، خۆشەویستان لێکەکە، تەفرەقە لە ناو خەڵکانێتەوە. هەرچی نەما ئەوەی کە لە دەسەڵاتیان بوو لە قسە وتیان، و پیاوی زۆر بلیمەتشیان لەو مەیدانەیە بەکارەهێنا. بەڵام دیارە
پێغمبەری خوا عليه الصلاة والسلام زاتێک دیفاعی لێکاکەوە خاوەنی ئەم بوونەوەرەیە دروستکەری ئەم ئەرز و ئاسمانانەیە بە مرۆڤ و بەشەرەکان ناتوانن ڕێگر بن لە پەیامی خوای تەبارەک و تەعالە لە دوایەوەی کە ئەمەیان پێ نەکرا ئەو جاپانیان بردە زەر زوڵم و ستەم و دەربەدەرکردنی پێغەمبەر عليه الصلاة والسلام و ئەوانەش کەوا شوێن پێغەمبەری خواکەوێ عليه الصلاة والسلام وەکو خوای گەورە فەرمێ وقال الذين كفروا لرسلهم لنخرجنكم من أرضنا أو لتعودن في ملتنا فأوحى إليهم ربهم لنهلكن الظالمين دو اختياريان دانا ولا بردن پیغمبران وشون كوتواني پیغمبرانا لنخرجنكم من أرضنا أو لتعودن في ملتنا يا ويد بي در بدر بكرين شار بدر بكرين لناو ببرين قتلوا عام بكرين بكشدين تعذيب بدرين سزا بدرين يا خياري دوم وي كدبي بينو سر او دينيك امل السريبون بلام ديارة بالرياري خواه تبارك وتعالى جواز لوا فأوحى إليهم ربهم لنهلكن الظالمين أما السرتاي هاتني بيغمر عليه الصلاة والسلام وبيام بيروزكيوا أما درس بو وأما كوتاي نايا تروج قيامت واتا الصراع لنيوان حق باطلة لنيوان دوستاني الرحمن ودوستاني الشيطان بردوام بيتا روجي قيامت بهردو الرقاكي واتا بدرس كردني شبهه وقمان بوريقرتن لا هاتناوي خلق بواني بيروز إسلام ودرس كردني جوريق لقمان ندلي أوانش كوالنا وآينا كيان وقرميان بيان نكرا أو للرقي أو كوا بيان بكري مسلمانان عزيدن مسلمانان دربدر بكن بنديان بكن بيان كجن وبدري جاي ميجو إسلام معلومي جناب تانا كوا مسلمانان بهردو قناغكي عتي بريون شبهو قماني زوري بودرس كراوا وزوريق لا شون كوتواني أم دينا سزادراو أشكنج دراوا وبقرا لبيغمبرانيش كجراوا وشهيد كراوا هربويا بپێویست مانزانی چەند دەرسێک دابنین لە وەڵامدانەوەی چەند شوبهە و گومانێکە کەوا بەربڵاوە لە ساحەی ئەمڕۆیە کەسانێک کەوا گومانم هەیە لە موسڵمان بوونیان کەوا ئەم شوبهە و گومانانە تەرحەکەن بۆ ساردکردنەوەی موسڵمانان لە ممارسەکردنی دینەکەیان وهروەها بۆ ئەوەی کەوا خەڵکی تریش دائما بحذر وبقمان وب ونوير نزيكي عيني بيروز إسلام كويتوا بالتأكيد وبتايبتيتر وبورتر سنة بيغمبري خو عليه الصلاة والسلام دجمناني ديني خواي جورا أواني أويرن بسنة بيغمبر عليه الصلاة والسلام أو عند بقرآن ناويرن شون كلاي مسلمانان معلومة كقرآن كتابي كي زور معظمة وزور قورية وتانا وتشردان لقرآن وهيج مجالي تياني كإنسان لشوارتشوي إسلام كانت دروا بلام هاتونا لشوارتشوي سنتي بيغمر عليه الصلاة والسلام كومل شبهو قماني أن درس كردوا ما بس لدرس كردني أم شبهو قمانانا تيا دور خصنوي خلقية لسنتي بيغمر عليه الصلاة والسلام ودور خصنوي خلقيش لسنتي بيغمر عليه الصلاة والسلام لحقيقة دور خصنويانا لقرآن بيروس ولا إسلام بقشتي چونك بيغمر عليه الصلاة والسلام بقولي وبفعلي إسلامي روم كردوتوا بويا أقر بيتو أوان لم أمانجي خويان بدن وبتوانا خلق قناعت بيبينن كوا سنتي بيغمر عليه الصلاة والسلام بەکەڵکی ئەوە نایە کەوە ئاوڕی لێ بدەیتەوە وەکو لەم شەبوو گومانانەیە باسەکەین و وەڵامیانە دێنەوە ئەو بە فعلی توانیویانەکەوە زەربەیەکی گەورە لە ئیسلام بدەن قەناعەت بە کابرا بکەن کە نوێژ نەکا کە زەکات نەدا کە ڕۆژوو نەگرێ کە حەج نەکا چوارپایەکە ئیسلام جێبەجێ نەکا چونکە هیچی لە قورئانە باس نەکراوە
خوڕەوشتە جوانەکان ئەحکامە وردەکانی خوای تەبارەک و تەعالا هەمووی خەڵک وازی لێبێنێ. هەر بۆیە بە پێویستمان زانی لەم دەرسەیە وەڵامی چەند شوبهە و گومانێک بدەینەوە و ئەو شوبهە و گومانانە لەوەیە هەندێکتان بیست بێتتان و هەندێکش نەتان بیست بێت و کە نەشتان بیستووە ڕەنگە کەسێک پرسیار بکە بڵێ کە شوبهە و گومانێک هەندێک خەڵک نیان بیستووە پێویستەکە ئیثارە بکرێ و باز بکرێ وەڵام بدرێتەوە مادام لە ناو خەڵکا وجودی نییە. ئەڵێن هەندێک شوبهە و گومان هەیە ئیثارە کراوە و وروژێنراوە لە ناو کۆمەڵگەی موسڵمانانە پێویستە وەڵامی بدرێتەوە و هەندێک شوبهە و گومانی تریشەن لە ڕێن پێویستە تۆ وەڵامەکەت لابێ هەر کاتێ ئەم شوبهە و گومانە درابێ گوێتە تۆ وەڵامەکەت لابێ بزانی وەڵامەکەی چییە نەک لە حیرە و دلە ڕاوشیە بمێنیتەوە تا ئەو وەختی کە مامۆستایەک وەڵامی ئەداتەوە. جا لەوانەیە دەرفەت بڕەخسێ بۆ ئەوەی کە مامۆستایەک وەڵام بداتەوە لەوانەیە دەرفەتیش نڕەخسێ. بۆی خوای تەبارەک و تەعالا ئەم دەرفەتی ڕەخسانووە کە بتوانین وەڵامی چەند شوبهە و گومانێک بینەوە لەسەر سنەتی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام. الجنة في درء الشبهات عن السنة. جنة يعني قلغان. تۆ لە چ کاتێکا لە ناو قەڵا و قەلغانای ئەو کاتەی کەوا بتوانی بەڕاست و چەپە ڕەدی ئەوانە بیتەوە کەوا شوبهە و گومان لەسەر سونە دروستەکەن بتوانی کەوا وەڵامت لابێ بۆ ئەو شوبهە و گومانانەی کەوا لەسەر دینەکە دروستەکرێ. ئەنجا تۆ لە ناو قەلغان و قەڵایەی بەڵام ئەگەر عیلمت نەبوو زانست و زیانیاریت نەبوو لە بەرای ئەو شوبهە و گومانانەی کە دروستەکرێ لەوانەیە ڕۆژێک لە ڕۆژان هیچێک لەو شوبهە و گومانانە تەئسیریت لێ بکە و لە دڵ و دەروون تا جێی خۆی بکاتەوە و کەسی وامان بینیوە بە شوبهەیەک لەو شوبهانە نەکوازی لە نوێژ و دینداری هێناوە هەروازی لە عیبادەت و خواپەرستیش هێناوە هەر مرتەد بووەتەوە مولحید بووەتەوە لە چوارچەوەی ئیسلام چووەتە دەرەوە چونکە کاتێ عەرزی شوبهە و گومانێکی بۆ کراوە تحملی نەکردووە و تەقەبولی نەکردووە عیلمی پێ نەبووە. هەر بۆیە ئینسان دەبێ خۆی پڕچەککە و مسەلەحکە بۆ وەڵامدانەوەی ئەو شوبهە و گومانانە و شوبهە و گومان لە ڕۆژگاری ئەمڕۆیە دەبارێ هەر ئینسان مۆبایلەکەی خۆی بکاتەوە ئیتر شوبهە و گومان لە بەردەستایەتی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە لە کەناڵە ئامۆژگارێک لە کەناڵە ئاسمانیەکانە و لە گۆڤار و مجەلە و جەریدەکانە شوبهە و گومان یەجگار زۆرە. دیارە شوبهات جەمعی شوبهەیە جەوهەری دەڵێ والشوبهة الالتباس. شوبهە مانای چی تایە؟ التباسی تایە واتە جۆرێک لە اختیڵاتی تایە تێکەڵکردن و ئاڵۆزبوونی تێدایە. کابرا کاتێ شوبهەیەک دێنێتەوە حەق و باتڵ تێکەڵە کاتە سەریەکە شتەکە لە بەرامبەر تێکەدا ئاڵۆزی ئەکا ڕوون و ئاشکرا نییە. والمشتبهات من الأمور المشكلات. مشتبهات چییە کە خوای تەبارەک و تەعالا لە قورئانە باسی کردو پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام لە حەدیثە المشكلات هەندێک شتن ئاڵۆزن ڕوونکردنەوەی دەوێ. والمتشابهات المتماثلات. بەڵام متشابهات معنای چییە؟ ئەو شتانی کە لە یەکەچن بۆیە ئەم دوو لەفظە جیاوازن. مشتبهات لەگەڵ متشابهات دوو لەفظن بۆ دوو مانای جیاواز بەکاردێن نابێت تێکەڵ بکرێنە سەر یەکتریە. فالتشبيه عقد علاقة بين المشبه والمشبه به لوجود وجه الشبه. أو التشبيه لبلاغة باس كراو تعريف كراو. تشابه الشيئان أشبه كل منهما الآخر حتى التبسا. يعني جاري وهي دوشت
ئەوەندە لێک نزیکن یاوا بە جۆرێک تێکەڵەکرێن تا بە شێوەیەک ئاڵۆزە بێت کە ئینسان نەتوانێت بە ئاسانی لێکیان جاکاتەوە. وفي التنزيل خواهي قول القرآن فرميتي إن البقرة تشابه علينا أي التبس علينا. خواهي قول كاتب باسي مانغاكي بني إسرائيل كموسى سلامي خواهي لسر بفرمي مانغا يكسر برن ئەوانو تیان ڕەنگی چۆن بێ ئەنجا کە شێوەی چۆن بێ تا بە جۆرێک وایان لە خۆیان ئاڵۆز کرد کەوان نەیان دەتوانی بە ئاسانی ئەو مانگەیە بدۆزنەوە کا فەرمانیان پێکراوە. دیارە متشابه لە نەسی قورئانیە مەبەست پێی چییە؟ الذي يحتمل عدة معان. لفظك كالقرآن هاتب وتيانا من متشابهة ما بس بيتشيا يعني شي متشابه يعني چن معنايك لخو اقري چن معنايك لخو اقري بويا او كساني كوا ليغليق لدين داريانا هيا بو ثابت كردني احكام كان يان فنابنا برشي بر متشابهات. هو الذي أنزل عليك الكتاب منه آيات محكمات وأخر متشابهات. آيات محكمة هي مفروض إنسان هر حق شلابه يكسر بو چي بقرتوا بو آيات محكم بقرتوا وأحكام لسر آيات محكمات دا مزري نك متشابهات. بلام خلقاني چي دلنا خوش أو پنابنا برچي بر ئەو ئاەتانەی کەوا چەند مانایەک لە خۆگرێ بۆ ئەوەی کەوا سەر لە مقابل و بەرامبەر بشێوێنن. فأما الذين في قلوبهم زيغ فيتبعون ما تشابه منه ابتغاء الفتنة وابتغاء تأويله. ما بستيان لي چییە؟ ئاەتی متشابه فنابنە بەر ئاەتی متشابه ابتغاء الفتنة فتنەیان مەبەستە دەیانەوێ سەر لە بەرامبەر تێکدەن دەیانەوێ دڵە ڕاوچێ لای مسلمانان دروستکەن دەیانەوێ ساردبوونەوەیەک لای مسلمانان دروستکەن. وما يعلم تأويله إلا الله. راغب لمفردات سبارات بشبه دلي چی؟ دلي هو أن لا يتميز أحد الشيئين من الآخر لما بينهما من التشابه عينا كان أو معنى. ويدوشت ليكتشن وبأساني ناتو أندري ليكتري جاب كريتوا. لاصطلاح شبهة يعني شيء شيء ملتبس مختلط يربك العقل ويعمي الحق ويفتن المرء عن المقصد الصحيح. هو بيناسي اصطلاح بوتي بو شبهة شيء ملتبس شتێکە چی لێ کراوە ئاڵۆز کراوە خۆی ئاڵۆز نییە بەڵام ئاڵۆز کراوە. يربك العقل جاری وایە عقل چی لێکە سەرسامەکە تەشویشە خاتە سەر عقلێک و حەقێکیش داپۆشێ و خەڵکانێکیش لە ڕێدەرەکە لە ڕێدەریانەکە یعنی لە مەقسەدی سەحیح و لە مەبەستی ڕاست و دروست لایان دەدا. هەموو شوبهەیە کاتێ دروستە بێت مەبەست دروستبوونی شوبهە چییە؟ ئەوەیە کە خەڵک لە ڕێگای ڕاست دوور بخرێتەوە خەڵک لە حەق لا بدرێ ئەو مەبەستی خاوەنەکەیەتی جا بەخۆی بزانێ یا بەخۆی نەزانێ فعلەکەی ئەوە ئاگەیەنێ ئەوەی لێ ئەخوێندرێتەوە. بەڵێ برایان دیارە ئەم مەوزوعەمان هەڵبژاردووە لەبەر چی؟ لەبەر دەستانە نووسراوە ئەسباب اختیاری الموضوع. يكم الهجمة الكبيرة التي تتعرض لها السنة النبوية. هيرشي كي زورة كريتا سر سنتي بيغمري إخوة عليه الصلاة والسلام جال الآن ملحدة كانوا به هيرشا كان سرسي سنة
لەلایەن عەقڵانیەکان و موعتەزیلەکانەوە بێ هێرشەکەنە سەر چی؟ سەر سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. ئەوانەی کە مەسلحەت و بەرژەوەندیان ناگونجە جاروای ئیمانی بە پێغەمبەر هەیە عەلەیهی سەڵات وسەلام بە سونەتی ئەو هەیە کەچی چونکە حەدیثێک هەیە لەگەڵ حیزب و گروپ و مەسلحەتەکەیان ناگونجێ حەدیثەکە دەکاتە ئەولا کاکەم حەدیثە لەگەڵ عەقڵا ناگونجێ کە ئەو هێرشێکی زۆر هەیە لە چەند جیهەتێکەوە بۆ سەر سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. وهروها تعالي أصوات المدرسة الحداثية المعاصرة. مدرسة حداثية هي أواني كوا تازەگەرین یا بەخواڵن ڕووناکبیر لیبرالی هەر ناوێشتریان هەیە ئەمانە ئێستا دەنگیان بەرز بووەتەوە بە جۆرێک خەڵک کاتێک گوێیان لێگرێ ڕەنگە تەسەووری ئەو بکا بڵێ فعلەن ئەمانە لەسەر حەقن ئێمە چەندێک کە ئەم شتانە جێبەجێەکەین یعنی غەڵەتمان کردووە بە جۆرێکی وا شوبهە و گومانەکانیان ئەڕازێننەوە بۆیە پێویستە ئەمانە دەمکوت بکرێن و حەقیقەتی علم و ناوەڕۆک و خوێنەواری ئەمانە بۆ خەڵک ئاشکرا بکرێ کاتێ بە ناوی دینی خوای تەبارەک وتەعالا لە دینی خوادن و هەروەها شتر لە هەدەفەکانی ئەم باسە ئەوەیە تەغییر و شەریحەتی المستهدەفین یعنی چینێک هەیە لە کۆمەڵگایە مستهدەفن لەلایەن ئەم دوژمنانەی خوای تەبارەک وتەعالاوە چینێکن خوێنەواری وایان نییە علمیان نییە بە علمی حەدیث بە عەقیدە بە ئوسوڵی فقه بە لوغەی عەرەبی ئەمانە یعنی ترسی زۆریان لەسەرەکەوە کاریگەری ئەم شوبهە و گومانانیان زۆر لەسەر بێ ئەگەر بێت و ڕەت نەدرێنەوە بۆیە پێویستە ڕەت بدرێنەوە بۆی کەوا ئەم چینە عامیە لەسەر دین و عەقیدەی خۆیان بەردەوام بن و هەروەها شتر لە کارەکان كثرة الشبهات المثارة حول تاريخ تدوين السنة النبوية ولا سنة پیغمبر عليه الصلاة والسلام بتايبتي شبهة زور زور دەوەژێنرێت لە ڕۆژگاری ئەمڕۆیە بۆیە ئەوش پێویستەکە بەوەی کەوا وەڵامی بدرێتەوە. قواعد في مواجهة الشبهات حول السنة چەند بنچینەیەک پێشەکیەک لا ئینسانی ماندار بێ بۆ وەڵامدانەوەی هەر شوبهە و گومانێک لەسەر سنەتی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام. أولا التأكد من ثبوت الحديث عن النبي صلى الله عليه وسلم. جاري كاتي أوان إثاري شبهيك كان الصح لسروا حديثيك ديننوا لسر شبهه قمانكيان فرموديك باسكن دەبێ ئێمە دڵنیابین تەکید کەین و بزانین ئەم فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمودەیەکی سەحیحە ضەعیفە ئەگەر فەرمودەکە لاواز بوو ئیترەوە شوبهەکە بۆ خۆی هەر بیدەقەی دیوارە چونکە ئەو ئەساسەی کەوا شوبهەکەی لەسەر دامەزرانەوە حەدیثەکەیە ئێوە حەدیثە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نەیفەرموو لێی بێبەریە. دووهەم معرفة دلالة الحديث وتفسيره أو حديثي كوا شبهكي لسر بنيادنا فعلا حديثك صحيحة بلام انجا سيري تفسير حديثك هكين ومعنى حديثك هكين النظر في صحة الاستدلال ورد بينوا للدرستي أو استدلالك بفرمودية وكردويتي آية فعلا أو حديثي بيغمري خو عليه الصلاة والسلام أما أنا هلا قري يام كابرا العقل خويوا بەبێ ئەوەی کا لە لوغەی عەرەبی بزانێ بەر بۆتە گیان تەفسیرکردنی فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام. خاڵێکی تر کە لاتان نەنووسراوە بینووسن النظر في مقدمات السؤال لهدم النتائج. ئەمە زۆر مهمە بۆ ئەم بابەتە و بۆ هەموو بابەتێکی تریش. النظر في مقدمات السؤال لهدم النتائج. ئینسان دەبێت چی بکات جارێ تەماشای خودی شوبهەکە بکا و جۆری شوبهەکە بکا بۆ ئەوەی کەوا نەتیجەکە چی بکەی هەڵوەشێنیتەوە کە تۆ شوبهەکەت هەڵوەشانە وتت ئەم شوبهەیە بۆ خۆی دروست نییە ئەوە نەتیجەی شوبهەکە بۆ خۆی
ڕاستەوخۆ لە شوێنی خۆی چیە بێ هەڵەوەشێتەوە. با نمونەیەکتان بۆ بێنمەوە بۆ نەمە شوبهەیەکە ئیثاراکرێ. کابرای ملحد یا دژی سنەتی پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام دەڵێ چی؟ دەڵێ ما الحكمة من زواج النبي صلى الله عليه وسلم من عائشة وهي طفلة. شبهەیەکە ئەڵێ باشە پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام کاتێ عائیشەی مارە کردووە، عائیشەی منداڵێکە چه حکمتێک لەمەیە هەیە؟ بەم منداڵی عائیشەی مارە کردووە. تۆ لە وەڵامە چێڵیت؟ جارێ ئەگەر کەسێک بێت و یەکسەر وەڵام بداتەوە بڵێ حکمت لە مارەکردنی پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام بۆ عائیشە کە منداڵ بۆ ئەوەیە کە خوا ئەمری پێ کردووە، ئیتر کۆمەڵی حکمەتی تر باسکە. لێرەیە ئەم شەخصە کە وەڵامە داتەوە چی کرد؟ جۆرێک لە ئیقراری دەربڕی بەرامبەر بەو شوبهەی کابرا کەوتی عائیشە منداڵ بۆ پێغەمبەر ماری کردووە عەلەیهی الصەلاة وەسەلام. بەڵام ئێمە لە وەڵام ئاڵین چی؟ ئەڵین عائیشەت لەم تەکون طفلا. ئەسڵەن عائیشە وەختەی کەوا مارە کراوە منداڵ نەبووە، کەوا بوو گومانەکە هەڵوەشایەوە ئافرەتێکی گەورە بووە و هەروەها چەند پیاوی کە پێش پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام هاتووەتە داوای و لە عومرا گەورە بوو وەختی شوکردنی بووە. ئیتر کەوا بوو ئەمە هەر لێرە و بۆ خۆی کۆتایی بە شوبەکایەنی. یا بۆ نمونە شوبهەیەکی تر ألين لماذا خالف النبي صلى الله عليه وسلم الشرع بأن زوج نفسه من زينب بنت جحش زوجة زيد بن الحارثة ولد النبي صلى الله عليه وسلم؟ باشا چه حكمتك يا لويك بيغمر عليه الصلاة والسلام مخالفة شرعك خوي كردوا انجا زينبي كتي جحشي لخوي مارە کردووە کە خێزانی کێیە؟ کە خێزانی زەیدی کوڕی حارثەیە کە کوڕی پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام، ئەوەش بووکەکەی خۆی مارە کردووە. جارێ لە وەڵامە ئەڵێن یەکەم زەیدی کوڕی حارثە کوڕی پێغەمبەرنی عەلەیهی الصەلاة وەسەلام، دووهەم زەینەبی کچی جەحش ئەو وەختەی پێغەمبەر مارەی کرد عەلەیهی الصەلاة وەسەلام خێزانی زەیدی کوڕی حارثە نەبوو. سێهەم پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام زەینەبی لە خۆی مارە نەکرد بەڵکو ڕەب العالەمین لێی مارە کرد. فلما قضى زيد منها وطرا زوجناكها. چوارەم پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام بەم کارە مخالفەی شەرعی خوای نەکردووە چونکە زەیدی کوڕی حارثە کوڕی پێغەمبەرنی عەلەیهی الصەلاة وەسەلام، چکە خۆ بەناوەکی خۆیەوە دیارە زەیدی کوڕی حارثە نەک زەیدی کوڕی محەممەد. کەبوو تۆ پێشەوەی کەوا حیج بێنیتەوە لەسەر ئەم بابەتە ئەتوانی چی بکەی؟ شوبەکەی خۆی پارچە پارچە بکەیت و وەڵامی بدەیتەوە تەفاهەت و پوچەڵی بەتاڵی شوبەکەی خۆی بخەیتە ڕوو. برایان دیارە سنەتی پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام منزلەتێکی زۆر گەورەی هەیە. پێشەوەی باسی منزلەتی سنەتی پێغەمبەر بکەم عەلەیهی الصەلاة وەسەلام لە ناو دینی خوای تەبارەک وەتەعالایە، پێم خۆشە تعریفێکی سنەت بکەین بۆ حکمێکەوە ئێمە لە بەردەم ئەویان کەوا دیفاع لەم سنەتە بکەین. السنة في اللغة هي السيرة والطريقة سواء كانت حسنة أم سيئة. سنة للغة عربية يعني الريقة الريشكا، جائتر أو الريقة والريشكايا باش بيا خرا ببي وتريسي سنة. بيغمر فرميتي عليه الصلاة والسلام من سن في الإسلام سنة حسنة فله أجرها وأجر من عمل بها إلى يوم القيامة، ومن سن في الإسلام سنة سيئة. سنة سيئة يعني طريقة سيئة أو كاتا فعليه وزرها ووزر من عمل بها إلى يوم القيامة.
هي ما أثر عن النبي صلى الله عليه وسلم من قول أو فعل أو تقرير أو صفة خلقية أو خلقية، سواء كان قبل البعثة أو بعدها. أما تعريف محدثين زاناني حديثة بو سنة بيغمر عليه الصلاة والسلام، ولهم تعريف بيناسا كان جامع ما نعتره. دار فقهاء تعريف بيناسي كان هي بو سنة، وهروها أصولين تعريف بيناسي كان هي بو سنة، بلا محدثين أم بيناسان هي بو بيناسيكي جامع مانعة. هي ما أثر عن النبي صلى الله عليه وسلم، أويا كلا بيغمر بمن ماوته عليه الصلاة والسلام من قول أو فعل أو تقرير. جاء قولي بيغمر عليه الصلاة والسلام يا فعلي بيت يا بيدنبوني بيغمر عليه الصلاة والسلام لسركارك، أو صفة خلقية يا صفتك خلقي لبيغمر إخوائي عليه الصلاة والسلام، أو خلقية يا خروجتك بيغمر عليه الصلاة والسلام. لو الله مداني شبه كان أم بابتانا باسكن إن شاء الله. وتطلق على ما يقابل البدعة. سنة جاري ويا بكار دي لمقابل شيء بدعة. فلان من أهل السنة، فلان كسيا أهل السنة، يعني شيء أهل السنة يعني أهل بدعنية. أم مصطلحش لك يدرس بو لو وقتيك وأهل بدع درزبون، وأمش ضرورة وبدعجنية ومخالفة شرعي خواهي قورجنية. يا بكار هناني يبون لفظي سلفي مخالفة شرعنية، بون استكابراك لولات أوروبيانا بي مسلمان بي بولايتو بڵێ من ئەمێ مسلمان بم تۆ ئیسلامی بڵێ ئیسلامی آخر ئیسلامی لەسەر چ مەزەبێکی سوننیە شیعی ئەهلی سوننیە شیعی تۆ لە وەڵاما بێ مووقیفی خۆت باسکەی تۆ نابێ بڵێ وەڵا کاکە من هەر ئیسلامم ئەو پرسیارە مەکە نابێت چونکە ئێستا ئەمە دوو تائیفەن یەکیان ئیدعای حەقەکە ومقابل بباطل زانه وبيشوانيش وبهمان جور وهيك يعني لسر حقا كابوتو بموقف خود باسك وكاك بالله من لسر مذهب أهل السنة جماعة انجا قربيتو ورتري كينوا كاكا يسا خلقي كي زور يخوي بأهل السنة زانه حزبي خوي بأهل السنة، داعش خوي بأهل السنة زانه، صوفي خوي بأهل السنة زانه، معتزلة خوي بأهل السنة زانه، أشاعرة خوي بأهل السنة زانه. تولى لا كاكا من لسر منهجي سلفي صالحم لسر منهجي سلفي صالحم لديني خو حالي بم بتيجيشتني صحابة وتابعين بو جورة لدين حالي بم أما تو تميزك أجياتك ولا همو تاق مكاني تر وأما ضرورة هبه تيجي برا أما ضرورة هبه چونك أو تاق ماني باسم كر اعتراف بمناكن نالين باب قرينوا بو قرآن والسنة لقرآن وحديث تيبقين بتيجيشتني شيء سلفي صالح أويك أمالي تنها شيء أو أنا كواب راسيشون بيغمري خواكوتون عليه الصلاة والسلام وبراستي ديني إسلام بجواني تطبيق كانوا جيب جيكن بيجي سنة شيء لبرامبر قرآن إيشي سنتي بيغمر عليه الصلاة والسلام لبرامبر قرآن شيء شونك أواني كيستا أغلب جار شبهة إنه اعتراف بالقرآن كان مولين باب قرينه بالقرآن بلا اعتراف بسنا كان بس سنتي بيغمرنا كان عليه الصلاة والسلام يكم إشي سنتي بيغمر عليه الصلاة والسلام لبرانبر قرآن شيء تفصيل المجمل هند دقن لقرآن بمجملي بكرتي هاتوا سنتي بيغمر عليه الصلاة والسلام دي تفصيلي بيدا وكو نصاب زكاة خواهي قورا فرمي واقيموا الصلاة وآتوا الزكاة نوش بكنوا روجو بقرن زكاة دن لتشيها زكاة دركري مالكت بقاتا چن انجا زكاتي تيايا وچن زكاة دركي وچن جاركش زكاة دركي امانة هيچي لقرآن باس نكراوا بمجملي خواه فرميتي زكاة ده زكاتيش لقرآن چن معناه كاتوه بۆ چەند مەبەستێک هاتەوە بۆ تەسکیی نەفس هاتووە خاوێنکردنەوەی نەفس و هەروەها بۆ ئەم مەبەستەش هاتووە کەوا دەرکردنی بەشێکە لە ماڵێکی تایبەت لە وەختێکی تایبەتە و لە بڕێکی تایبەت کابوو ئیشی
سنتي بيغمر عليه الصلاة والسلام چيا أو التفصيل دابو دقة مجملاني كالقرآن هاتو. خالد وم توضيح المشكل مثل بيان المراد من الخيط الأبيض والخيط الأسود في وقت الإمساك. هندك دقا لقرآن ظاهري دقة كتشيتيا جورك لإشكاليتيا لسر فهمي إيما بويا بيغمر دي عليه الصلاة والسلام وإشكال لابا وكو خطي رشو خطي سبي كخوة تعالى فرمي القرآن وكلوا واشربوا حتى يتبين لكم الخيط الأبيض من الخيط الأسود من الفجر. أو بو صحابيك تيكر دو بتي هنا قلي كان سبي وقلي كان رش جانانو آوي خوار هتا وكو تيكر خطر رش سبيكي اللي يكترجع كردوا. بيغمر عليه الصلاة والسلام فرمي خوة تعالى ويما بس نية بس صحابيك وهات يجيشتبوا لي كابو يعني سنتي بيغمر عليه الصلاة والسلام بوم بابتانا زور مهمة. أو بيغمر عليه الصلاة والسلام بيرون كرنوكا خيط الأبيض ما بس بي بربيانا شبقة. سهم تقييد المطلق هندك بابتهن بمطلقي وبرهيهات لقرآن سنتي بيغمر ديتيك عليه الصلاة والسلام تقييديك مثل بيان قطع اليد اليمنى للسارق. خواهي يقول القرآن فرمي والسارق والسارقة فاقطعوا أيديهما جزاء بما كسبا نكالا من الله والله عزيز حكيم. أويك دزك على آفرته لبيان دزيدك على آفرته بيوان دسيان ببرنوه باشا دزيكا چني بمبلغي دزي كرنكا دار سیوای که بدزێ گڵاسی ئەو لە شوێنێ بدزێت دەستێ بڕدرێتەوە ئەبێت مەبلەغەکە چەندێک بێت ماڵەکە بێت چەندێ بێت ئێنجا دەستیش بە ڕەهایی هاتووە ئەمە لێرەوە دەسە هاتاوەکو سەرپەنجەکان لەکوێ ئەبی بڕینەوە تۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەستاوە تەقییدی کردووە لەمە چەکەوە دەبێ بڕێتەوە ئەنجا کە تەحدیدی کردووە لە ڕوبع دینارێکی ئاڵتوونی دەبێت لەوەیە دەستی ئینسان ببڕدرێتەوە کەوابوو تۆ بۆ ئەوەی کەوا قورئان جێبەجێ بکەی نەسەکانی قورئان تەطبیق بکەی و ئەحکامەکانی قورئان جێبەجێکەی بەبێ سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ناتوانێ و کارە بکەی وەرە ئێستا حکومەم بۆ جێبەجێکە بەبێ حەدیسی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ناتوانێت دەبێ واز لێبێنی تۆ چۆن واز ئاەتی قورئان دێنی. چوارەم تەخسیص العام لەفظێکەیە گشتگیرە پێغەمبەر دێ عەلەیهی سەڵات وەسەلام تەخسیسێکە تایبەتی دەکا مثل تخصيص ميراث الأولاد لغير القاتل. استخوة تبارك وتعالى القرآن هذا فرمي يوصيكم الله في أولادكم للذكر مثل حظ الأنثيين آياتي ميراث خواهی گەورە فەرمێ خوا وەسەتتان بۆکە کەوا میراتەکانتان بۆ منداڵەکانتان بێ للذەکەری مثل حظ الأنثيين إلى آخر الآيات تا کۆتایی ئەو ئاەتانی کە باسی میراتەکە خواهی گەورە. ئەگەر منداڵێک باوکی خۆی بکوژێ لەبەرەوەی کە میراتی بەربکەوێ میراتی بەرەکەوێ بەری ناکەوێ بۆ چونکە باوکی خۆی کوشتووە. من تعجل الشيء قبل أوانه عوقب بحرمانه يا بپێچەوانەوە باوکە کوڕەکەی خۆی بکوژێ ئەو وەختە میراتی پێ نادرێ چێ وتێتی میراتی پێ نادرێ ئاەتی قورئانە نەخێر فەرمودەی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام تەخسیسی کردووە و هەروەها لە خوارەوە لە بەردەستانە نووسراوە السنة مستقلة بالتشريع سنة كاريش كشي هي أيش أوي كواجاري واستقلالي هي سربخوت تشريع أحكامك چونك پیغمبر عليه الصلاة والسلام ما إيمان ما نوايا وكو خواهي قورا فرمي وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى ما تشي نافية للسياق شيء للسياق نكر تفيد العموم بۆیە خوای گەورە فەرمێ ئەوەی کەوا لە زەرزاری پێغەمبەر دێتە دەرەوە عەلەیهی سەڵات وەسەلام و ئەوەی نوتقی پێ دەکا
هوا آرزونية بلكو همو وحيا للآن رب العالمين وخواه تبارك وتعالى وحي بودا نيري بويا بيغمري خو عليه الصلاة والسلام كومل تشريعاتي كردو كالقرآن باس نكراوه بو نمونه گۆشتی گوێدرێژی حرام کردووە و هەر حیوانێک کەوا قەڵبەی هەبێ و هەر حیوانێک کەوا چڕووکی هەبێت ئەوانەی بە چڕووک ڕاوەکەن ئەو تەیر و باڵندانە و هەر دڕندەیەک کەوا قەڵبەی هەبێ ئەوە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام حرامی کردووە و لە قورئانیشان نییە و چەندین بابەتی تر کە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام پێی هەستاوە ئەو ئاەتانەی کەوا دەلالەتی ئەوەیان تایە کە ئێمە پێویستە شوێن پێغەمبەری خوا بکەوین عەلەیهی السەڵاتو وەسەلام و شوێن سونەتی پێغەمبەری خوا بکەوین عەلەیهی السەڵاتو وەسەلام و تەحذیرمان لێ کا کەوا مخالەفەی سونەتی پێغەمبەری خوا نەکەین عەلەیهی السەڵاتو وەسەلام ئەو ئاەتانە ئینشەڵڵا لە دەرسی داهاتووە بە ئیزنی خوای تەبارەک وتەعالە خزمەتانە خوێنینەوە خوای تەعالە ڕەحمان پێ بکە و عاقبەتمان خێرکە وصلى الله وسلم على محمد وعلى آله وصحبه أجمعين. بل نقذف بالحق على الباطل فيدمغه فإذا هو زاهق ولكم الويل مما تصفون